بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کاری کابینەی نوێیە لەبارەی پاراستنی مافەکانی مرۆڤ بە تایبەتی ڕۆبەڕۆبوونەوەی توندوتیژی دژی ژنان وهروەها دیدگای سەرۆکوەزیران لەو بارەیەوە لە ئەستۆدیۆ میوانداری بەڕێز هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆمان کردووە. دکتۆر هێمن بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوون. دکتۆر سەرەتا پێم خۆشە دیدگای سەرۆکوەزیران بزانم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پاراستنی مافی ئافرەتان وهروەها ڕۆبەڕۆبوونەوەی توندوتیژی دژی ژنان. زۆر سپاس لەسەر ئەمری جەنابیان ئەمڕۆ کۆبنەوەیەکی گرنگ لە دیوانی وەزارەتی ناوخۆ بە سەرپەرشتی بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێوە چوو. ئەوانەی لە کۆبنەوەکە بەشدار بوون ئەو لایەنانە بوون کە ڕاستەوخۆ پەیوەنددارن سەرۆکاریان لەگەڵ بابەتەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و بەرەنگاربوونەوەی فۆرمە جۆراوجۆرەکانی تاوانن کە ئافرەت و خێزان دەبنە قوربانی. بۆ نمونە بەڕێوەبەرایەتی و نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان کۆمەڵێک ڕێکخراوی سەرمەشقی پاراستنی ئاسایشی خێزان و مافەکانی ئافرەت و خێزان لەگەڵ برادرانی ئەنجومەنی باڵای ئافرەتان ئەم بەڕێزانەی لە کۆبوونەوەکە بوون زیاتر بۆ ئەو بوو کە ئەوەی لە واقع ڕوودەدا ئەو هۆکارانی بەشدارن لە دروستکردنی دەرفەتەکانی توندوتیژی بۆ جەنابی وەزیری ناوخۆ باز بکەن. دیارە جەنابی سەرۆکوەزیران داوای کردبوو کە ئێمە دراسەی ئەو هۆکارانە بکەین کە دەبنە هۆکاری توندوتیژی بەقەدەوەی هەمومان دەتوانین خەریکی مامەڵەکردن بین لەگەڵ لێکەوتەکانی توندوتیژی. ئەنی بەداخەوە کاتێک ئافرەتێک دەکوژرێ هەرچی دەکرێت دواتر مامەڵەکردنە لەگەڵ لێکەوتەکان و لەگەڵ دەرەنجام. بەڵام ئەیچی پێویستە بۆ ئەوی بزانین ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆکاری توندوتیژی ئەو هۆکارانە چین کە زەمینە خۆش دەکەن بۆ ئەوەی توندوتیژی هەبێ. ئەی بۆ ناکرێت لە بری ئەو هۆکارانەی زەمینە بۆ توندوتیژی خۆش دەکەن ئێمە هەمومان بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی ئارامی خێزان ئاسایشی خێزان بەلای هەمومان ببێتە هێل و سوور. تاوان بەس باز لە توندوتیژی نەکرا باز لە کۆمەڵێک فۆرمی نوێی تاوان کراکە بەداخەوانە لە ئەنجامی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هاتنەکایەوەی تەلەفۆنی زیرەک و بەربڵاوبوونەوەی ئینتەرنێت لە هەموو ماڵێک فۆرمێکی دیکەی تاوان کە تاوانی ئەلکترۆنی پێ دەڵێن بۆتە هەڕەشێکی جددی لەسەر ئەمنیەتی خێزان لەسەر نەتەنیا لەسەر ڕێگەزینەی بەڵکو لەسەر ڕێگەزینێریش ئەو بەداخەوە ئەو حاڵەتانی لە ماوەی ڕابردوو ڕوویانداوە هەردوو ڕێگەز کراونەتە تارگێت وە کۆمەڵێک خەڵکی نەخۆش هەوڵ دەدەن ئەو میمبەرانە لەبری ئەوەی بۆ پێشکەوتن و لەبری ئەوەی بۆ خۆ دەوڵەمەندکردن لە ڕووی معریفەوە بەکاربهێنرێ بوونەتە دەرفەت و زەمینە بۆ هەڕەشەکردن لە یەکتری بۆ بڵاوبوونەوەی جۆری دیکەی تاوان. بۆیە ئەم بابەتانە بەوردی تاوتوێکران بۆ ئەوی دواتر ئێمە راپۆرتێک بدەینە جەنابی سەرۆکوەزیران و بەیانیش جەنابی وەزیری ناوخۆ دیدی بەشداربووانی کۆبنەوەکە لە کۆبنەوەی بەیانی ئەنجومەنی وەزیران باز دەکەم. کابێت لە کۆبنەوەی سبەینی ئەنجومەنی وەزیرانە ئەتوانین بڵێن تۆرێک لە تۆری کۆبنەوەکە پرسی ڕۆبەڕۆبوونەوەی توندوتیژی دژی ژنانە بێت. بەڵێ خۆتان دەزانن بەڕێوەبەرایەتی گشتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان یەکێکە لە بەڕێوەبەرایەتە گرنگەکانی ناوەزارەتی ناوخۆ واتە بەرپرسیارەتی یەکەمی وەزارەتی ناوخۆیە کە هەماهەنگی بکە لەگەڵ دام و دەستگاکانی دیکەی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ دام و دەستگاکانی دیکەی ناو کۆمەلگا و کۆمەلگەی مەدەنی و میدیا بۆ ئێمە هەمومان بەیەکەوە بتوانین بە دوای ئەو هۆکارانە بگەڕین کە زەمینە خۆش دەکەن. هەر بۆیە ئەو کۆبنەوەی ئەو ڕۆ زیاتر کۆبنەوەیەکی ڕایشکاری بوو. جەنابی وەزیری ناوخۆ زۆرترین کاتەکانی بۆ دایە ئەو میوانانەی کە لەوێ بوون گوێی لێگرتن سەرنجەکانی نووسی زیاتر دوای لە کۆتایی هەندێک کۆمنتی لەسەر سەرنجەکان. دکتۆر ئەوەی ڕوون بۆەوە ئەوەی هۆکارەکان خستیانە ڕوو زیاتر هۆکارەکانی توندوتیژی چی بوون؟ وەکو باسم کرد لەبەرەوەی جهاتی جۆرا و جۆر لایانی جۆرا و جۆر لە ناو کۆبنەوەکە هەبوون بۆیە دیدی جۆرا و جۆر و دیدی زۆر گرنگ خرانە ڕوو. بۆ نمونە بەشێک لە لەوانەی بەڕێوەبەرایەتی و نووسینگەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بوون ئەوان باسییان لە بوارەکانی مامەڵەکردن لەگەڵ توندوتیژی و لەگەڵ قوربانیانی توندوتیژی و لەگەڵ شێڵتەر و لەگەڵ حەوانەوە و لەگەڵ ناوەندەکانی چاکسازی و لەگەڵ ئەوانە دەکرد. بەڵام
هەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بوون ئەوانەی تایبەتمەندن بە بواری تایبەت بە مافەکانی ژن و مافەکانی خێزان ئەوان باسییان لەوە دەکرد کە چۆن هەوڵ بدرێ میدیا و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەیەکەوە کار بکەن لە بری بڵاوکردنەوەی زمینە بۆ توندوتیژی ئێمە هەوڵ بدەین بۆ نمونە کەناڵەکانی تەلەڤیزۆن سەتەلایتەکان کەناڵە لۆکاڵەکان منبەرەکانی سوشەل میدیا بەکار بهێنرێن بۆ گەیاندنی پەیامەکانی ناتوندوتیژی پەیامەکانی ئاشتەوایی پەیامەکانی پێکەوە کارکردن کۆبنەوەیەکی زۆر زۆر باش بوو هەڵبەت هۆکار زۆرن یەک لەو هۆکارانە ئێستا فراوانبوونی بەتابەتەوە پەیوەندی بە تاوانی ئەلکترۆنی هەیە فراوانبوونی ئینتەرنێتە لە هەموو ماڵێک ئینتەرنێتی فری هەیە لە هەموو ماڵێک زۆرترین ژمارەی سمارتفۆن هەیە کە لە دەست خەڵکی گەنجە هەندێک جار بەداخۆ من ئێستا لێرە لەگەڵ یەک لەو برادرانە باسمان دەکرد کە هەندێک جار ئەوانەی بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردەهێنن لە تەمەنی خوار تەمەنی یاساییشن لە 18 ساڵ کەمترن هەندێک جار خۆیان دەبنە قوربانی هەندێک جار هەرزانی نەزانیەوە خۆیان دەبنە تاوانکار بۆیە هۆشیاری بڵاوکردنەوە لە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ منبەر و پلاتفۆرمەکانی سوشەل میدیا زۆر گرنگە من داوا دەکەم کە لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەو پەیام و بەرنامانەی کە دامەزراوەکانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دەیکەن وەکو فوتیجی هۆشیاری وەزارەتی ڕۆشنبیری ناچاری کەناڵەکانی تەلەڤیزۆن و سەتەلایت و کەناڵ لۆکاڵەکان بکا کە ئەم پەیامانە وەکو بەشێک لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی خۆیان لە پاڵ ئەو هەموو ڕێکلامی ڕۆژانە بۆ کاڵا و بەرەبوونی جۆراوجۆر دەیکەن ئەمانە بکەنە بەشێک لە بەرپرسیارەتی کۆمەلگەی خۆیان بەرامبەر خێزان و کەس و کار و خانەوەدەی هەلێکەمان. دکتۆر پلانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمدا چی بووە بۆ ڕوبڕۆبنەوەی توندوتیژی و دژی ژنان بۆ داهاتوو پلانتان چی؟ ئێمە وەکو جاران هەڵوەستەمان هەیە لەسەر مامەڵەکردن لەگەڵ لێکەوتەکانی توندوتیژی بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەوەی لەوتێ من لە خزمەت جەنابی وەزیر لە وەزارەتی ناخۆ کار دەکەم جەنابی وەزیری ناوخۆ و لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک وەزیران هەڵوەستەی زۆر لەسەرەوە دەکرێت کە پێشگیری لە توندوتیژی بکەین ئێمە مامەڵەکردن لەگەڵ ئەنجامەکان وەکو باسم کرد ئاسانە تۆ دەبێت نێڵی ڕوو بدا نێڵی توندوتیژی ڕوو بدا نێڵی کەس ببێتە قوربانی نێڵی واتە کەمترین زمینە بۆ توندوتیژی هەبێ بۆیە ئیشی زۆر بیرکردنەوەی زۆر لەسەر ئەوە دەکرێت کە چۆن بەیەکەوە کار بکەین زمینەکانی توندوتیژی کەم بکەین و بۆ نمونەیەک لەو بیرۆکانی ئەوڕۆ باس کرات چۆن هەوڵ بدرێت لە ڕێی دراماوە کە بەشێکی باشی کۆمەلگا سیر لە ڕێی کەناڵە جیازەکانی تەلەڤیزۆن و سەیری درامای بیانی دەکات ئەی چۆن ئەگەر درامای کوردی هات باسی لە لێکەوتە خراپەکانی توندوتیژی کرد ئەی ئەگەر درامای کوردی هات باسی لە خۆپاراستن لە تاوانی ئەلکترۆنی کرد درامای کوردی هات باسی لە خۆپاراستن لە بەکارهێنانی دەرمان و مخدرات و خراپ بەکارهێنانی خراپ لێخوڕین و ئەم پرسە تەنها ئیشی حکوومەت نییە ئیشی دەستگاکانی ڕاگەیاندنە ئیشتی کۆمەڵگە خۆیەتی ئیشی دەتوانین بڵین میدیا و هونەریشە هونەر دەتوانێت هونەر وەزارەتی ڕۆشنبیری هونەرمەندان ئەوانەی لە بواری سینەما کار دەکەن لە بواری دروستکردنی فیلم کار دەکەن دەتوانن بەشدارێکی ڕاستەوخۆ و یەکجار گەورە بکەن لە کەمکردنەوەی زمینەکانی توندوتیژی چونکە هەندێک جار ئەوەی سیاسێک دێ باسی دەکە زۆر جیاوازە لەوەی هونەرمەندێک لە ناو درامایەکی کوردیا بە زمانێکە باسی دەکە من لەگەڵ جەنابەت پێشبەرنامە باسمان کرد هەموومان ئەو دراما کوردیە کۆنانەی لە هەفتاکان بەرەمهێنراون تا ئێستا لە سەرزارمانە و لە بیرمانن لە نەوتەکان بینیمانن تاموچێژی خوان هەیە ئەی ئەگەر ئێستا هەڵمەتێکی گەورەی دروستکردنی درامای کوردی بۆ مامەڵەکردن و ئاماژەدان بەو مشکلانەی هەیە و پیشاندانی چارەسەر دروستکران بێگومان کاریگەری گەوریان لەسەر کۆمەلگا دەبێت چونکە بەداخەوە هەندێک من خۆم بەڕاستی زۆر بێکاتم لەوەی سەیری درامای بیانی بکەم بەڵام بەشێک لەو درامانەی دۆبلاژ دەکرێن لە کوردستان پیشان دەدرێن بەشێکیان لەبەرەوەی نزیک نین لە دابوونەری و کولتوری ئێمە زمینەی توندوتیژی و زمینەی ناپاچی و زمینەی تێکدانی شیرازەی خێزانیان تێدایە بۆی هەتا بکرێ ئەم درامایانە کۆنتترۆل بکرێن هەتا بکرێ هەوڵ بدرێ لە بری ئەوە چاوی بینەری کورد بە درامای کوردی بەوەی کە بەشدار دەبن کولتوری جوانی خۆمان و کولتوری ئەوەی هەیە هەرگیز بەشێک نەبووە لە کولتوری کوردی بەڕاستی بەشداری ژن لە
کایە جۆراجۆرەکانی ژیان لە کولتوری و لە تاریخی کوردستانە بەشدارێکی کارا بووە کاممان لە ماڵەکانمان داپیرەیەکمان نەبووە کە هەموو بڕیارەکانی عائیلەکە لەدەست ئەو بووە بۆیە ئەوەی لە ئەنجامی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زیادبوونی میدیا و زیادبوونی پلتفۆرمی جۆراجۆر هاتووە بەشێکە لە لادان لە کولتور و لە دابوونەریتی ڕەسەنی کوردی ئیشی ئێمە وەکو حکوومەت بەڕاستی ئەم کارکردنە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لەگەڵ کەناڵەکانی میدیا و لەگەڵ دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ئەوەی بتوانین هەمومان بەیەکەوە ئەو لادانانە کەم بکەینەوە دەرفەتی تونند و تیژی کەم بکەینەوە نەریتە جوانەکانی باب و باپیرانمان نەریتە جوانەکانی ڕێزگرتن لە ناو خێزان گەڕانەوە بۆ پیرۆزی خێزان ئەمانە ببنە بەشێک لەو پەیامانەی کە ئیشان لەسەر دەکرێت. دکتۆر وەکو تۆش باست کرد کە لە مێژووی کووردا ژنی شۆڕژێر ژنی بەتوانە ژنی لێ هاتوومانە بە ژنی پێشمەرگەمان هەبەوە ئێستاش لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە زۆربەی سێکتەرەکانە ژن هەیە ژنی وەزیر هەیە بەهێزکردنی پێگەیشتن تا چەند واکات کە تونند و تیژی دژی ژنان کەم بێتەوە. بێگومان ئەو کارەسات و ناخۆشیانەی ژن بەسەریان دێ خۆیان زۆر جار باز دەکەن دەڵێن بۆ ئەوی لە ناخۆشەکانی ژن تێبگەی دەبێ ژن بی یعنی خۆیان زۆر جارەوانەی لەگەڵ ئێمە کار دەکەن لە بەڕێوەبەرە گشتەکان بەڕێوەبەرەکان خۆیان باز دەکەن بۆیە دەرفەتدان بە ئافرەت بۆەوەی بێتە ناو کە جۆراجۆرەکانی حکومڕانی و ناو کۆمەلگا تا خۆی چارەسەر پێشکەشکە تا خۆی هایلایتی مەشاکلەکان بکەوە تا مەشاکلەکان ڕەنکە لە بەرچاوی هەمومان دیار بێ کامەن ئەو مەشاکلانەی کە ئەوان تووشیان دەبن. یەکێک لەو بابەتانەی کە ئێمە لە وەزارەتی ناوخۆ زۆر بە ئەهمیەتەوە ئیشی لەسەر دەکەین دەرفەتدانە بە ئافرەت بۆ ئەوی ببێتە سەرکردە و بێتە بەشێک لە دروستکردنی بڕیار هەر لەبەر ئێمە بەشێک لەو بەڕێوەبەرانەی لە ناو دیوان هەن بەڕێوەبەرە گشتەکان بەشێک لەوانەی لە کای جۆراجۆرەکانی وەزارەتی ناوخۆ کار دەکەن لە نشینگەکان کار دەکەن لە ڕێگەزنامە کار دەکەن لە پۆلیسی هاتوچۆ لە پۆلیس زۆر کاتی شەڵێن زۆر کەسانی دڵسۆزن لە کارەکانی خۆیان ئافرەتە بڵێ بێمان ئێوەش دڵسۆزن دکتۆر بێگومان پیاوانیشە دڵسۆزن سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ سپاس بە خراتی سپاس.